ڕۆژی ژیانی بەرەنگاربوونی مادۆژبەرەکانە بابزانین ئاستی مەترسی بەکارهێنانی مادۆژبەرەکان لە کۆدا لە هەرێمی کوردستان چەندە بەکارهێنەرمانەیە ڕەنگە ئامارەکان بە دەقیقی نەبن لە بەردەسمان بەڵام بەگشتی قسەیان لەسەر دەکەین چۆن هۆشیاری بڵاو بکەینەوە یاسا چۆن مامەڵەیان لەگەڵەکات هەم بازرگانانی مادۆژبەرەکانم و کەسانی کە بەکارهێنەرن گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کارمەند مەحموود عەبدوڵڵا بەڕێزیان پارێزەری ڕاوێژکاریان پارێزەری ڕاوێژکار و ماستەریان هەیە لە یاسا کارمەند سڵاو لێبێ بە خێراتی زۆر سپاس پیرۆزبایی بەدەستێنانی ماسەرەکە و لەکەین زۆر سپاس شەڵا دکتۆرە و پرۆفیسۆریشی بەدواوە بێ زۆر سپاس پیرۆزبایت لەکەین بوارەکەت بوارێکی دەگمەنە کە کارە لەسەر کردووە ینی پێشتر کاری لەسەر نەکراوە سەرکەوتوبی و پیرۆزبای لەکەین کارمەند بێنە سەر بابەتی دیاریکراوی ڕۆمان مادۆژبەرەکانە مەترسی مادۆژبەرەکان لە کۆمەڵگای سەر لە چه ئاستێکدایە بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە دیارە ئەمڕۆ وەکو جەناب دواسی کرد کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان ئێستا لەسەر ئاستی نێودەوڵەتی مادەی هۆشبەر بە تاوانێکی نێودەوڵەتی حساب بکرێت چۆن وەکو تیرۆر کە تاوانێکی نێودەوڵەتیە بە هەمان شێوە بازرگانیکردن بە تایبەت بە مادە هۆشبەرەکان تاوانێکی نێودەوڵەتیە و ئێستا بە تیرۆری سپینەوە برێن چۆن تیرۆری ڕەشمان هەیە کە بریتە لە کوشتن و قەتل و ئەوانە بە هەمان شێوە تیرۆرە سپیەکە کە بریتە لە بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە ئەگەر بینە سەر هەرێمی کوردستان و لەگەڵ عێراقیش بەگشتی ئێمە لە ساڵانی پێشنەوەتەکان و دوایەوەتەکانیش تاوەکو ڕوخانی ڕژەمی باسیش عێراقێکێک بۆ لە پاکترین وڵاتەکان و لە هەرێمی کوردستانیش کە هەم بۆ تیجارەتکردن هەم بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان بەڵام بەداخەوە لەگەڵ کرانەوەی مجتەمع و کرانەوەی دنیا و زائیدەن کۆنتترۆل نەکردنی دەواازە سنووریەکان ئێستا بەداخەوە هەرێمی کوردستان یعنی بەڕێژەیەکی زۆر بازرگانیکردن وە بەکارهێنانی مادی هۆشبەرتیا بە هەمان شێوە لە عێراقیش ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بۆی پێویستە بە هەموو لایەنە پەیوەنددارەکان چ وەکو یاسا چ وەکو دەستگا ئەمنیەکان و چ وەکو هۆشیارکردنەوە ئەلام و یەکێتی زانایان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و وەزارەتی پەروەردە خوێنی باڵە بە هەموو ئەموان ئیش لەسەر هۆشیارکردنەوە بکەین ئیش لەسەر ڕێگریکردن بکەین لە زیادبوونی ئەم حاڵەتانە لەبەر ئەوەی بەڕاستی مەترسی گەورە و جدیە لەسەر ئامارەکان چیمان پێڵەن کارمەند من بەڕاستی ئەم شەو کۆمەڵە پەیوەندی شتم کرد بۆ ئەوەی کە هەنێ ئامار وەرگین بەداخەوە ئامارەکان دڵخۆشکردین ئامارەکان مەترسیدارن لە هەرێمی کوردستان باماشەوە لە عێراقیش ئەوەی کە هەبێ لە ئێستاە نزیکەی زیاد لە 1000 کەسمان هەیە لە ناو چاکسازەکانی هەرێما چاکسازی بڵێ سلێمانی و هەولێر و دوهۆک هەم بە بەکارهێنان و هەم بە بازرگانیکردن و تقریبان ئەتوانین بڵێم بەکارهێنانی مادەی هۆشبەر دوو هێندەی بازرگانیکردنیشە بەڵام ئامارە مەترسیدارەکە لەوێ ئەوانەی کە ئێستا لە قۆناغی لێکۆڵینەوەیان لە دەستگا ئەمنیەکان لەلاەن ئاسایش و پۆلیس و دەستگا ئەمنیەکانەوە کە دەستگیر ئەکرێن و لێکۆڵنان لەگەڵەکرێ بەڕاستی ئاماری زۆر مەترسیدار باسەکرێت کە زیاترە لە 10,000 کەس و ئەوانە بۆ 10,000 کەس بۆیە ئەو ئامارانەی کە من ینی لە پەیوەندەکانمانە بە منیان وتووە ئامارەکان مەترسیدارن و بەڕاستی ئاماری نافەرمی تریشێ بەزەمە فەرمینی نافەرمی کە باسەوەواکرێ کە ئامارەکە زۆر لەوە زیاتر بێ لە خەڵک کە لە دەرەوە ینی بەکارهێنەرە زۆر خەڵکمان هەیە کە فترێک دەستگیرەکرێت و دواتر لە دادگا حکومە درێوە حکومەکەشی لە چاکسازەکان تاواکە دوای ئەوە کە حکومەکەی تاواکە و دێتەوە ناو کۆمەلگا دووبارە دەستکاتەوە بەکارنام بۆ ئەمە کێشەکە لەکوێیە کێشەکە تەنها لەوە نییە کە ئەم کەسێک کە بەکارهێنەرە تۆ دەستگیری بکەیت و دواتر لە ڕێگای محکەمەوە حکم بیت و فترێ لە چاکسازەکان بێ بەمە چارەسەر نابێت گرفتەکە لەوە گەورەترە گرفتەکە لەوەیە کە ئەبێ ئەمانە لە ڕووی سەحیەوە وەکو نەخۆش تەعاملیان لەگەڵا بکرێ چارەسەری بنەبڕیان بکرێن واتە تەنها بە حکومدان و سزادان ئەم کێشەی چارەسەر نابێ بۆیە کە ئەم کەسە دوای حکومەکەشی تاوا کرد دێتە دەرەوە دووبارە بەکاری هێنێتەوە باشە کارمەند ئێستا بۆ شێوازە مامەڵیان لەگەڵاکرێ کەسێک کە بەکارهێنەرە بازرگانە سژ نەکرێن و ماوە یاسایەکی تاواکە و دواتر ڕزگارەکەن نۆکوتۆ بەداخەوە ئێستا ئێمە سیستەمی چاکسازی لە هەرێمی کوردستان سیستەمێکی زۆر پێشکەوتو نیە و لەگەڵ ئەوش ئەوانش کۆمەڵە کێش و گرفتیانە بۆ نمونە لە چاکسازیەکی گەورانی سلێمانیا لەوانەیە زیاد لە 1000 سزادراوی تایە بە هەموو بڵێن تاوانە جیاوازەکانەوە بەڵام تەنها نۆ توێژەری کۆمەڵایەتیان یعنی تۆ بە نۆ توێژەری کۆمەڵایەتی و دەرونی ناتوانانی تەختی 1000 کەس بکەیت بۆیە بە گوێرەی ستانداردی نێودەوڵەتی پێویستە
هەر 20 زادراوێک 20 کەس لە سزادرا و توێژەری کۆمەڵاتی بۆ دابین کە واتە تۆ پێویستە بۆیە بەس لە ناو سلێمانی بۆ چاکسازەکان 6 بۆ 70 توێژەری دەرونی کۆمەڵاتی لە کاتێکا تۆ نۆ توێژەرتێ و ئێستا هەنێکشان بۆ ئیوای ئیجازە ئەکە ئیوای ئیجازەی دایکایەتیەکە ئیوە بەتەناو دەوامەکە بۆیە ینی ئەوانش ناتوان تەختی ئەوە بکەن وە کێشەیەکی تر کاگڕانکۆ ئەوەیە لە هەموو یاساکانت چێ ئەو یاسایکە ئێستا لە هەرێمی کوردستان بەرکارە یاسای ژمارەیەکی ساڵی 2020 یاسای بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەر و کارتێکرا عقلەکان لە هەرێمی کوردستان وچ ئەو یاسای ڕقم 50 ساڵی 2007 کە لە عراق بەرکارە وچی یاسا کۆنەکەش ڕقم 68 ساڵی 1965 یعنی لە هەمیانە بڕگە فقەریتیایە کە پێویستە سنتەرێکی تەندروستی و ڕاهێنانەوە و شیانەوە بکرێت بۆ ئەو کەسانی کە بەکارهێنەرن وەکو نەخۆش تەعاملیان لەگەڵاکرێ بەڵام بەداخەوە لە ساڵی 65ەوە کە لە قانونەکانە ئەوە تەسبیت کراوە هەتاوەکو ئێستا ئێمە کە لە ناوڕاستی ساڵی 2020 تا ئێستا هیچ سنتەرێکمان شیانەوە و ڕاهێنانەوەی تەندروستیمان نییە بۆ ئەو کەسانێک کە بەکارهێنەری مادە هۆشبەرەکان زۆر بەداخەوە ئەمە ساڵ لەمەوبەر قسە لەسەرەوە کراوە بێ وەکو نەخۆش مامەڵیان لەگەڵا بکرێ بەڵام لە دوای 6 ساڵ هەر بە شێواز و مامەڵە کۆنەکە مامەڵیان بەداخەوە بەڵێ ئێمە لە قانونەکانە هەیە کە تۆ کاتێک کەسێ حکم ئەچێتە چاکسازیەکانەوە یعنی ڕێگە پێدراوە و ئێستا لە قانونەکانە مولزم کراوە کە تۆ سنتەرێکت هەبێ ئەو فترەی کە بۆنە 6 مانگە ساڵێک هەرچەندێکە لەو چاکسازیانەیە لە ڕێگای ئەو سنتەرەوە شیاندنەوە بۆ کەسایەتی بکرێ و وا بکرێ کە لە هەم لە ڕووی دەرونیەوە شیانێوەگرام لە ڕووی تەندروستیشەوە بۆ ئەوەی ئەو کەسە ڕزگاری بێ لەو شێوازی بەکارهێنانەوە کە دوایی حکومەکەی تەواو کرد وەکو کەسێکی ئاسایی بێتەوە ناکۆمەڵگە بەڵام بەداخەوە تا ئێستا ئەو سنتەرەمانە بەڕاستی ئەم سنتەرە یەکێکە لە هەر ضروریاتی ترین یعنی کارەکان و ئەولەویەتی ئەم حکومەتی هەرێمی کوردستان هەم وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی و وەزارەتی تەندروستی کە بە هاوکاری ئەوە بکەن ئەوەی کە ئێستا هەبێ ئێمە خۆمان پێش لە چاکسازەکانیش کارمان کردووەکو ڕێکخراوەکانی بابەتی مافی مرۆڤ یعنی ئەوانیش هەوڵێن لە ڕێگای ئەو توێژەرە کۆمەڵاتیانی کە هەیەە لەوەش توێژەرە دەرونیەکان و ئەو بنکە تەندروستی کە هەیە لەگەڵ دکتۆری نفسیشان هەیە کە هەفتانە ئاچێ بەڵام ئەمە ڕێژە زۆرە بەڵێ لە ئاستی پێویستانیە و هەنێ لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیش ینی هاوکاری وەزارەتی کاروباری کۆمەڵاتی و چاکسازیەکانن بۆ ئەوەی لە ڕێگای توێژەر و پزیشکەوە بتوانن ئەو تەختی ئەو حاڵەتانە بکەن و ڕاهێنان بکەن بەڵام وەکو وتمان ئەمە لە ئاستی پێویستانیە و ڕێژەکە زۆر لەوە زیاترە بۆ ئێمە ئەگەر بمانەوێت چارەسەرێکی ڕێشەی بۆکەن بەڕاستی پێویستمان بۆ لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان ئەو سنتەرانە دروست بکرێ و ئەوانەی کە بەکارهێنەری مادە هۆشبەرن کاتێک ئەستن چاکسازیەکان ئەو فترەی کە لەوێن پێویستە لە سنتەرە شیانەوەیان بۆ بکرێ بۆی کە دوای گەڕان ناو کۆمەلگا وەکو کەسێک وەکو هاوڵاتێکی ئاسایی ژیان بەسەر بەر کارمەندێستا بەکارهێنەران و بازرگانان پێکەوەن با بڵین لە چاکسازیەکاندا خۆی بە گوێرەی ئستانداردە نێودەوڵەتەکان پێویستە تەصنیفاتە بێ ینی جیاوازی هەبێ بۆ نمونە بازرگانەکان جیاواز بن لە بەکارهێنەران بۆ نمونە ئەوانەی کە تیرۆرن جیاواز بن لە ئەوانەی کە زیان کردو ئەوانەی بۆ نمونە تاوانبارن بە کوشتنی کەسێک جیاواز بن لەوانەی کە بە بۆ نەمادەیەکی هاتوچۆ ڕووداوێکی هاتوچۆ ئەستنسنەوە بۆیە ئەم حاڵەتانە تەصنیفاتانە هەیە لە هەرێمی کوردستانیش هەیە بەڵام زوەک و پێویست ینی ئەتوانین بڵین زۆر ئەو تەصنیفاتانە زۆر دقیقنین ئەمیش ئەگەڕێتەوە بۆی کە ینی ئێستا لە شوێنێکی وەکو سلێمانیا هزار و زیاد لە هزار کەسمانەیە لە بیناکە جێگا نابێتەوە یان بۆ نمونە هەمویان پێکەوەن تقریبا تەصنیفات هەیە بەڵام ئەتوانین بڵین جاروباریش ئەو تەصنیفاتە لە ئاستی پێویستانیە یان بۆ ئەوانەی کە ڕاگیراون ئێمە لە بۆ دەستگا ئەمنیەکان ئاسایی ژیان لە گرتن و گواستنەوە ئێستا بینایەکی وەکو گرتن و گواستنەوە ڕۆژانە 500 کەسی تایە لە کاتێکا بیناکە خۆی لە وەکو ستاندارد شوێنی 250 کەسە بێت یعنی ڕێک زەختەکە لۆدەکە دووقاتە بۆیە ئەو تەصنیفاتانە زۆر جار وەکو پێویست نییە بەڵام ئەوەی کە هەبێ وەکو باسمان کرد ئیدارە چاکسازەکان لە ڕێگای توێژەری کۆمەڵاتیوانە هەوڵیان ناوە توێژەرە دەرونیەکان و ڕێکخراوەکانی هەوڵیان ناوە هاوکار بن بۆ ئەوەی کاری باش بکەن و شیانەوەکەن بەڵام وەکو وتمان ئەمە پێویستی بە هەمانگی زیاترە پێویستی بە دابینکردنی بودجێ پێویستی بە دابینکردنی بینای گەورەتر هەیە و پێویستی بە ستافی باشتر هەیە پێویستی بە تاعینکردنی توێژەری دەرونی و کۆمەڵایەتی زیاتر وە وەکو وتمان ئەو سنتەرە لەگەڵ دابینکردنی پزیشک و کەسی سوار کاکارمەند یاسا بۆ بەکارهێنەر چیەڵێ بۆ بازرگان چیەڵێ ینی سزاکە چەنە؟ بەڵ دیارە ئێمە ئەگەر باسی قانونەکان بکەین سزای ئەو کەسەی کە بازرگانی کەرە سزاکەی زۆر قورسە لەو کەسەی کە بەکارهێنەرە لەبەر ئەوەی ئەم بازرگانیە مەترسی گەورە دروست دەکات لەسەر ئەمنیەتی مجتەمع لەسەر ئاسایشی کۆمەلگا بۆیە لە هەموو قانونەکانە لە هەموو قانونەکانی وڵاتانیشە ینی بازرگانیکردن
عقوبەکەی زۆر زیاتر. ئێمە ئەگە سەیری قانونەکەی ساڵی 65 بکەین ڕقم 66 ساڵی 1965 و ئەم قانونە تازانش کە طبعاً ئەو قانونە هەڵوەشاوەتەوە لە 2007 لە عێراق و لە هەرێمی کوردستان لە 2020 هەڵوەشاوەتەوە و لە قانونەکەی 2007 عێراق و قانونەکەی ڕقمێکی ساڵی 2020 هەرێمی کوردستانی بازرگانی کردن سزاکەی تا لە سێدارەدانی شەڕوە، یعنی لە هەر سێ قانونەکەیە سزای لە سێدارەدانمان هەیە بۆ کەسێک کە بازرگانی بە مادەی هۆشبەر بکات. طبعاً ئەوە گەڕێتەوە سەر ئەو ڕێژەیە کە بازرگانی پێکردووە، یعنی بە گوێرەی زۆری و کەمی ڕێژەکەش ئەگۆڕێ لەبەرەوەی بە مەترسی لەسەر کۆمەڵگا دروستەکە بۆ ئێستاکەی زۆر زیاترە. واگە سەیری مادە 25 ئەم یاسای هەرێمی کوردستان کە ئێستا بەرکار لە هەرێمی کوردستان مادە 25 سزای لە سێدارەدانی دیاری کردو بۆ بازرگان و مادە 26 سزای سیندانیکردنی هەتا هەتایی واتە 20 ساڵی داناوە لەگەڵ غرامەکردنێک کە هەتا 90 ملیۆن غرامە ئاڕوە، یعنی لە 10 ملیۆن غرامە کەمتر نییە تاوەکو 90 ملیۆن غرامە. بە هەمان شێوە لە قانونەکەی عێراقشە بۆ بازرگان سزای لە سێدارەدان هەیە و وەکو باسماکە بە گوێرە ڕێژەکە ئەگەر کەمتر بێت تاوەکو 20 ساڵ ئەوانە ژەڕوە. بەڵام یعنی پێویستیشە قانونەکان بەجددی توند بن لەبەر ئەوەی مەترسی مادە هۆشبەرەکان زۆر لەوە گەورەترە، چۆن وتمان باسی تیرۆر و حاڵەتی کوشتن و تەقینەوە ئەەکەین مادەی هۆشبەری بازرگانیکردنەکە بە هەماشەوە مەترسیدار و کارەساتوارە. سەبارەت بە بەکارهێنەر وەکو باسمان کرد لەبەرەوەی بەکارهێنەر ئەمانە مزەحین، ئەمانە قوربانی دەستی بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان بۆیە لە هەموو یاساکانە وەکو باسمان کرد عقوبەکەیان کەمترە و زائیدەن پێویستیشە وەکو نەخۆش تەعامل لەگەڵا بکرێ و چارەسەر بچەنە لە هەرێمی کوردستان. لە هەرێمی کوردستانە ئێستا ئێمە مادەی سیمان هەیە تا ینی لە 6 مانگ کەمتر نییە و لە تا 2 ساڵ ئەڕوا لەگەڵ غرامەکردنێک لە ملیۆنێک تاوەکو 5 ملیۆن، یعنی ئەمە بۆ کەسێک کە بەکارهێنەر بێ. بەڵام ئەگەر ئەم بەکارهێنەرە جارێک حکم درا و دواتر گەڕایەوە دووبارە هەر بەکارهێنایەوە کاتە سزاکەی زیاتر بێت. زیاترە لەبەر ئەم کەسە معتاد بووە، یعنی گەڕاوەتەوە سەر تاوان چکە بیرمان نەچێمە ئێستا بەکارهێنانی مادی هۆشبەریش وەکو ئەوەشی لایەنە نفسیەکەی و لایەنە سەحیەکەی حسابکەن کە ئەمانە وەکو نەخۆش تەعاملیان کەڵاکەن، بەڵام لە کۆتاییەمەش تاوانە. ینی بەکارهێنانی مادی هۆشبەر بیرمان نەچێ ئەو کەسێک کە ئالوودە ئەبێ یان بەکاریهێنەیان ئەی خۆیان ئەی کێشێ ئەمە هەر تاوانە. بەڵام وەکو باسمان کرد پێویستە وەکو لە ئاسی تاوانەکە حسابی بۆ بکرێ عقوبەکەی هەم کەمتر بێ، هەم ئێمە یارمەتی دەری ئەم کەسە بین بۆ ئەوەی کە تووشی ئەم حاڵەتە بوو ئالوودە بوونە بووە چاک بێتەوە و شانەی بۆ بکرێت و وە کەسێکی ئاسایی. بەڵام لە کۆتاییە ئەمە تاوانە و عقوبەشی بۆ دیاری کراوە ئەگەر کەسێک دووبارە ئەم تاوانی دووبارە کردەوە بێگومان سزاکە زیاتر بێت. کاکارمن وەکو پارێزەرێک وەکو کەسێکیش لە ئەم بارەدا کارت کردووە، وەکو پارێزەرێک لە ڕێکخراوەکانە کارە کردووە، یعنی ئەو ڕێگانی گیراونەتە بەر بۆ بەرگرتن بە بڵاوبوونەوەی مادەی هۆشبەر ڕێگەکان سەلیمن دروستن ڕێگەی گونجاون ئەتوانێت بەربگرێ بەو لێشاوی کە لە وڵاتانی دراوسێەوە بۆمان دێ. ئێمە ئەگە سەیری ئامارەکان کەین بەداخەوە یعنی ساڵ بە ساڵ ئامارەکان زۆر زیاتر ئەبێ، یعنی ئەگەر سەیری 10 ساڵ پێش ئێستا بکەین لەگەڵ ئێستا کە لە ساڵی 2023 ئامارەکان لەوانەیە بووە بە نەک و قات و سێقات چەندان جار زیاتریش. بۆیە ئەمانگەێنێتە ئەوەی کە ڕێگاکانی بەرگرتن لە بڵاوبوونەوە و بازرگانیکردن و بەکارهێنانی مادە هۆشبەرەکان ڕێگایەکی کەم و کۆڕ بووە و ڕێگایەکی دروست نەبووە و ئاسی پێویستانەوە، یعنی کار کراوە کاری زۆر باش کراوە جێگای دەستخۆشیە، بەڵام دیارە کارەکان لە ئاستی ئەو مەترسیە گەورە و لە ئاستی ئەو ڕێژە زۆرە بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر نییە. بۆ ئەوەی سیارەکە لەوەیە بۆ ئەوەی کە ئێمە ڕێگریکەین چی بکرێ باشە، ینی بەڕاستی کاگرانکۆ تەنها خودی یاسا و تەنها خودی سزادان و سزنکردن و عقوبەدانی ئەم کەسانەی هەم بازرگانیکردن هەم بەکارهێنان ئەمە بە تەنها حل نییە، بەڵکو پێویستە بە دەستە جەمعی بە هەمانگی هەموو لایەنە پەیوەنددارەکان ئیش بکرێت لەسەر بەرەنگاربوونی ئەم مادە هۆشبەران. ئەویش بەچی ئەکرێ ئێمە وەکو خودی یاساکانمان هەیە، بەڵام لەگەڵ ئەوەشا پێویستە کە ئەو سنترانی کە باسمان کرد بە زووترین کات ئەم سنترانە دروست بکرێت بۆ ئەوەی ئەو کەسانش کە ئالوودەبوو بوون بتوانین وەکو کەسێکی ئاساییشیانێ وەکەنی دوایەوە چارەسەریان بکرێن بەداخەو کە تا ئێستا ئەوە نەکراوە کارەساتێکی گەورە. خاڵێکی تر بریتە لە وەزارەتی پەروەردە، چکە ئێمە پەروەردە یعنی گرنگترین شتێک بۆ ئەوەی کە مجتەمەعێکی سەلیمت هەبێ پێویستە لە پەروەردەوە دەست پێ بکات، پەروەردە تاک دروست دەکات. بۆ ئێمە تاکێکی سەلیم و تەندروستمانەیە پێویستە لە وەزارەتی پەروەردە هەر لە قۆناغی سەرەتاییەوە بە بەرنامە و پرۆگرامی استراتیژی، یعنی پێویستی ئەمە بە استراتیژێکی نیشتیمانی هەیە لەبەر مەترسیەکی گەورەیە کار لەسەر ئەوە بکرێت کە بەرنامە و منهەجی
تربەوی هەبێ هەر لە قۆناغی سەرەتایەوە تاوەکو دواتر کۆتایی قۆناغی ئامادەی وە لە زانکۆشا بە هەمان شێوە بۆ هۆشیارکردنەوە و ئاشناکردنیان بە مەترسیەکانی ئەم مادە هۆشبەرانە بەداخەوە ئەگەر ئەوەش لە ئاستێکی پێویستان نایبینین خاڵێکی تر بریتە لە ڕاگەیانەکان کە ئێستا ئەمڕۆ جەنابتان بەسپاسەوە لەسەرم تەوەرە قسەکەنەمە خۆی هۆشیاریکردنیانی هۆشیاری گرنگە پێویستە هەمومان هاوکار بین هەم وەکو ئەلام وەکو دەسەڵاتی چوارەم و هەم مامۆسایانی ئاینی ئێمە بەڕاستی بمانوێنمانەوە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی مسلمانە و لە وتاری هەینی و لە تەلەڤیزۆنەکان لە وتارەکانی تر پێویستە ینی ئەوانیش هاوکار بن بۆ هۆشیارکردنەوەی کۆمەلگا لەگەڵ وەزارەتی تەندروستی پێویستە کە بە هەمانگی لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کار بکەن لەسەر هۆشیارکردنەوە و ئەو دامەزراندنی ئەو سنتەرانە لەگەڵ ئەو ئەمانە بەگشتی بۆ هەموو کۆمەلگا و سەبارەت بەوانەشی کە لە ناو چاکسازیەکانیان ئێستا پێویستە ئەو سنتەرانە ئیش لەسەر ئەو بکرێ ئەم کەسانە کە چارەسەرێکی وایان بۆ بکرێ هەم لە ڕووی نەفسی و تەندروستیەوە کە پێویستیان بە موادە نەبێ و هەمیش کە هاتنەوە دووبارە نستنەوە سەر ئەو کارە خاڵێکی تر ئێستا ئەوەی کە من ئاگادار بم ینی زۆر کەسمان هەیە کە چێتە ناو چاکسازەکان و حکومەتدرێ پێش ئەمەی بەکارهێناوە ینی بە تەواوەتی ئالوودە بووە ئەگەر ئەو مادەی بۆ نە بە تەواوەتی لە خەتەکەی بە مەراحیل بێ ینی بە تەدەڕوج بێ ئەوی لەژێر چاودێری پزیشکی دەرونی و توێژەری کۆمەڵایەتی و دەرونی واتە ئەگەر یەکسەر هەموو تۆ ئەم کەسە دەستگیر کەیت و هەموو شتەکانی لێگی لەوانەیە ئەم کەسە لەژێر کاریگەری بەکارهێنانی مادەیە کۆتایی بە ژیانی بێ پێویستە ئەمانە لەژێر چاودێری وردی چڕی هەم تەندروستی هەم توێژەری کۆمەڵایەتی و دەرونیا بن و ئێستاش ئەنی دکتۆری نەفسیمان هەیە کە زۆر جار ئەم کەسانە بۆ ئەوەی کە ڕزگاریان بێ لەو حاڵەتانە کۆمەڵێ موادی ینی هۆش هێورکەرەوەیان پێ ئەدرێ بەڵام بیرمان نەچێت لە قانونەکەشا باسی ئەو کراوەکە هیچ کەسێک بۆی نییە موادی هێورکەرەوە بەکاربێنێ ئیلا بە ڕەچەتی پزیشک نەبێ لەبەرەوەی ئەم مادانەش هەنێ مادەمانەی هێورکەرەوەی کە ئەسێتە ناوخانەی مادە هۆشبەرەکانەوە ئەمە دەرفەتی نەرەخسانەوە پزیشکان بتوانن ئاسانکاری بکەن هەندێک جار خۆی قانونەکە یعنی ڕێگری لەوە کردووە کە بە هیچ جۆرێک ینی قەدەغی کردووە کە پزیشک وەکو ئەوەی بەدڵی خۆی هەست کەسێک هاتووی بەڵکو پێویستە لە ئاستی ئەو جۆرعایی کە بۆی ئەنووسێ بە ڕاستەی خۆی بێ و مۆری پێوە بێ و ناوی دکتۆرەکەی لەسەر بێ و بە هەماشەوە ئەو جۆرعەیەشی کە بۆ نەحەبە یان هەشتەکە ئەیاتی لە ئاستی پێویستە بێ نابێ زیاتر بۆ نەبڵێ ئەو بچۆ پاکەتی بە میزاجی خۆی یان هەندێک جار خوانەخواسە ڕێگە بۆ شتی تر بە پارەیان بە هەندێک ئەویانەکەوێتەوە سەر ئەوەی کە دەستگا ئەمنیەکان بۆ نمونە لێکۆڵینەوە بکەن و دادگا ئەگەر حاڵەتێکی وا هەبوو پێویستە و کەسانەکو تاوانبار تۆمەتبار تەعامل لەگەڵا کچکە وەکو باسمان کرد ئەگەر چی پزیشک ڕێگە پێدراوە ئیش لە ئاستێکی ئەوی زۆر دیاریکرا و زەیقا بەڵام ئەگەر هاتوو ئەم سەلاحەتی خۆی بەخرافی بەکارهێنا بگومانێتە قاڵبی بازرگانیکردن بە مادی هۆشبەرەوە پێویستە وەکو تاوانبارێکی تر تەعامل لەگەڵاکرێ بۆیە ناکرێ ئەگەر قانونەکە ڕێگەی بە پزیشکی یابێ ئەس کاتی دەسەڵاتەکەی خۆیان خراپ بەکارهێنا ئەمە ئەچێتە قاڵبی تاوانەوە وەکو بازرگانیکردن تەعامل لەگەڵاکرێت کاکەرمەند سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکانت سپاس بە ئامادەبوونت بە خێراتی سەرچاو